بۆیە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم ئەگەر لە ترسی ئەوە نەبوایە خەڵکی مردوەکان نەشارنەوە داوامە کرد لە خوای گەورە کارێکی وەهای بکردایە مرۆڤەکان گوێیان لە عەزابی قەبر بوایە بەس سوێن بەخوا ئەگەر گوێمان لە عەزابی قەبر بوایە وەکو ئەو هەموو گیانلەبەرەکە گوێیان لێ بێزار بوون ئیزعاج بوونە بەخوا عەزابی قەبر گیانلەبەران و باڵندەکانی ئیزعاج و بێزار کردووە ئەگەر لەبەر ئەوە نەبوایە چونکە ئەو کاتە دڵنیام لەوەی ئەگەر گوێتان لە عەزابی قەبر بوایە کەس مردووی نەئەشاردەوە هەمووی بۆ گەنێک لەسەر جادەیە لەو کۆڵانەکان لە دەشتەکان کەس مردووی نەئەشاردەوە لە ترسی ئەوە نەبوایە دەوامەکرد لە خوای گەورە عەزابی قەبرتان وا لێ بکا کە گوێتان لێ بێت ئەو کاتە خۆمان دەبینیەوە تخوا ئەو کاتە بزانە ئیسراحەتمان لەم دنیاە دەکرد نە خواردنمانەمان نە خەومانەمان نە ئیسراحەت کەواتە با بە خۆمان دەرچینەوە ئەو موسیبەتەکە هەزارەها و ملیۆنەها کەسی ناو قەبردا عەزاب دەدرێن هاوارەکەن شیوە نەکەن بەڵام تازە ڕۆیشت پەشیمان بوونەوە نەما سوودی نییە تۆبە نەما ئەمڕۆ تۆبە بکە بەیانی تۆبە نییە مردی تەواو کۆتایی بە هەموو شتێک دێت